خی گەورە میهرەبان قورئانی پیرۆزی بۆ ئێمەدا بەزاندووە. ئەو قورئانە پیرۆزە هەمووی موعجیزەیە، واتە هیچ مرۆڤێک ناتوانێت هاوشێوەی وشەیەکی قورئانی پیرۆز و ئاەتێکی قورئانی پیرۆز بهێنێ. بێگومان لە ساڵی 2013 واتە 11 ساڵ لەمەوە پێش زانایان لە زانکۆی واشنتن لە ئەمریکا شتێکیان بۆ کەشف بوو، بەڵام ئەویان لە خەیاڵ نییە 1400 ساڵ زیاتر قورئانی پیرۆز پێش ئەوان باسی ئەو عیلمەی کردووە. ئەوەی کە ئەمڕۆ دەرەکەوێ قورئان و فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە زۆربەیە پێشی ئەوان کەوتووە کە باسییان کردبێ. بۆیە زانکۆی واشنتن، جامیعەی واشنتن شتێکی تازەیان دۆزیەوە وەکو عیلمێکی تازە. 11 ساڵ لەمەوە پێش لە 2013 لە قوڵی 5000 مەتر لە بەحردا، 5000 مەتر بەحر، سبحان الله، لە قوڵی 5000 مەتر بینیان مەوجێک هەیە، مەوجێک شەپۆل هەیە، شەپۆل. طبعاً دەریا کۆمەڵە شێوەیەکە، یەکەم جا تەماشا دەکەی شینە، سەوزە، زەردە، ڕەساسیە، حتا دەڕاتە خوارە تاریکە بێت. لە قوڵی 3000 مەترە ئیتر تاریکە بێ، هیچ شتێک نابینرێ. 3000 مەتر. خوای گەورە دەفەرمێ ئەوەی کە باسی کردووە تازە حالیان بۆیان دەرکەوتووە. بۆیە ئەو زانایانە لەو جامیعەی واشنتنە وتیان مەوجێک و شەپۆلێک هەیە، بەڵام لە قوڵی 5000 مەترە. باشە کێ هەواڵی دا بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە قوڵی 5000 مەترە ئەم شەپۆلە هەیە؟ لە کاتێکا خەڵکی جاران نەیتوانێت 50 مەتر بڕاتە خوارەوە، 100 مەتر بڕاتە خوارەوە. وتیان مەوجێک هەیە، شەپۆلێک هەیە لە قوڵی 5000 مەترە بە بەرزی 500 مەتر. ئەو شەپۆلە 500 مەتر بەرزە، بەڵام مرۆڤ نایبینێت، چونکە قوڵی 5000 مەتر لەکوێ ئێمە دەیبینین. بەڵام ئەو مەوجە، ئەو شەپۆلەی کە لە قوڵایی 5000 مەترایە، وتیان چەند قات؟ بەڵێ 10,000 ئەوەندەی شەپۆلەکانی سەرەوە بە قووەتە، 10,000 ئەوەندە بە قووەتە. واتە قووەتێکی هەیە ئەو شەپۆلەی ژێر دەریا، 10,000 ئەوەندەی شەپۆلەکانی سەر دەریا کە ئێمە دەیبینین ئەوەندە بە قووەت و بەهێزە. بەڵام قورئانی پیرۆز پێشی ئەوان کەوتووە، ئەوان تازە 2013 بۆیان دەرکەوتووە. خوای گەورە دەفەرمی ئەو کەظولومات فی بەحر لجی، ئەو تاریکیانەی کە لە بەحری قوڵ و تاریکە هەیە. في بحر لجي يغشاه موج من فوقه موج سحاب ظلمات بعضها فوق بعض. خوای گەورە دەفەرمی ئەو شەپۆلانەی کە ئێوە دەیبینن لە ژێر ئەوانەشەوە شەپۆلی تر هەیە، شەپۆلی دەریاکان هەیە، شەپۆلی بە قووەت و بەهێز هەیە. ئەمە موعجیزەیەکی قورئانی پیرۆزە. کێ هەواڵی دا بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم؟ چی هەواڵی دا بە خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم کە ئەم شەپۆلانە لە بنی بەحردا هەیە، کەواتە ئێمە هیچ شتێک نامێنێت تەنها بڵین سبحان الله. گەورەی و دەسەڵات بە ئەو خوایی کە قورئانی پیرۆزی دا بەزان دەخوارەوە بۆ خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم. کەواتە ئێمە دەزانین قورئانی پیرۆز عیلم و زانیاریە. هەر کاتێک کەسێک ئەوەندە بێ ئاگا بوو، ئەوەندە نەفام بوو، دوو لە ڕووی بەڕێستان وتی عیلمی ئەمڕۆ وا دەڵێ، یعنی قورئان عیلم نییە؟ حدیثی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عیلم نییە؟ عیلمی ئەمڕۆ وا دەڵێ. هەر عیلمێک مخالفەی قورئان و حدیث بێت جەهل و نەزانیە، چونکە خاوەنی ئەو قورئانە خوای پەروەردگارە کە عالمە، زانایە. ئێمە تەنها دەڵین پاک و بێگەردی بۆ ئەو خوایی کە قورئانی پیرۆزی دا بەزان دەخوارەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. چی هەواڵی دا بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە قوڵی 5000 مەترە شەپۆلی بە قووەت هەیە لەسەروی ئەم شەپۆلەوە کە ئێمە دەیبینین. بۆیە قورئانی پیرۆز مای خێر و خۆشیە بۆ ئەو کەسانی کە شوێنی بکەون.